ڕۆژ دوای ڕۆژ یەکەکانی نیشتەجێبوون ڕوو لە زیادبوون دەکەن. زەویەکی زۆر بۆ وەبەرهێنان تەرخان کراوە بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون. پەرلەمانتارێک دەڵێت بە هەزاران مەتر زەوی دەدرێت بە بەرپرس و بە نزیک و دەوروبەرەکانی و دەکرێت بە پرۆژە و دوایش دەڵێت حیساب بۆ حکومەتیش ناکەین. خەریکە هەموو شارداگیر دەکرێت و شاخ و داخ و گۆیژە هیچی نەما. یەک ساڵی تر 1 ملیۆن دۆلار بە کەنیمانە یەک بزەوی دەست ناکەوێتەوە لە پێی لەسەر دابنێ لە منی وەرگن ئەم شوێنەی کە ئێمە ئێستایتیاین کە نووسنگەی پەرلەمانە و بەکرێتیاین ماوەیەک تر ئەڕوخێ ئەکرێ بە بینایەک هی بەرپرسێکە بۆ گەڕان بە دوای چارەسەرە ئیترم بەڕڵایە بەس بێ ئیترم داگیرکاریە بەس بێ حکومەت لەلایەک بەرپرسەکان لایەک زەوی ئێن بە کەڵەگایەک من نایەنم کەڵەگا و چەتە دواییان خەڵگە چەوسێنەوە ئێبرای و خوشک و کەسوگارەکانی ئێوە چەوسێنەوە. ئایا داگیرکردنی زەوی ئەوە نەنایەنێمە قسەی لەسەر بکەین؟ شاخمان نەما داخمان نەما دار و بەردەبووتان بینیتان 2 ڕۆژ قسە لەسەر ئەو هەموو شاخە ئەو هەموو دارە جوانی سنۆبەرەتان لە کیست و 2 ڕۆژ قسەی لەسەر کرا. سەرڕای ئەوەی بەشێک لە وەبەرهێنەکان بە بەلاش زەوی وەردەگرن و باڵەخانەی تێدا دروست دەکەن ئەوەی لە سەرەتای پرۆژەکان بانگەشەی بۆ دەکەن کە تەواوی خزمەتگوزاریەکان لە خۆ دەگرێت کەچی بەشێکیان دوای تەواوبوونیان و فرۆشتنیان بە هاوڵاتیان بە دەیان گرفتی خزمەتگوزاریەوە ڕادستی بەشداربووان دەکرێت و ژمارەیەک وەبەرهێن لەسەر حیسابی خەڵکی فەقیر هەڵتۆقیون. ڕاستی پێم وایە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە لە بەرژەوەندی خەڵکانێکی زۆر ئەداگەر یاساکە هەموارکە چون ئەو یاسایە ڕاستی بۆ جۆرەی کە دەرکراوە بوویە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆری پێ هەڵتۆقی بۆ پێبوو بە خاوەنی سەرمایەیەکی زۆر و ملیۆن لێر و ملیالێریش بەڵکو. ئەم بابەتە کە جەنابەت ئاماژەت پێکرد زۆرترین گەندەڵی تیاکراوە پێ بە دواداچوونەکانی ئێمە زۆرترین گەندەڵی تێداکراوە بەداخەوە. تەبەن ئەمەی کە باسی ئەەکەین بەشێک لەوە بەرهێنەکان ئەگرێتەوە بەشێکیان توانیویانە ئەو پرۆژانەی خۆیان بە پێشکەشکردنی خەدەماتی باش مەسروفیان تیا کرد و خۆشیان قازانجیان تێدا کردو بەڕاستی. بەشێکی زۆریان هەر ئەمانە ئەم شتانە پێشکەشەکەن هەتاوەکو مۆڵەتەکە وەرئەگرن هەتاوەکو یەکەی نیشتەجێبوونەکان ئەفرۆشن دو ئەو بەڕاستی قۆڵی خەڵکە بڕن. پەرلەمانتاران هۆشداری دەدەن لەو داگیرکاریەی زەوی لە سلێمانی و شارەکانی دیکە چونکە وا بڕوات دەڵێن یەک بز زەوی نامێنێتەوە بۆ هاوڵاتیانی ئاسایی و هەمووی دەستی بەسەردا دەچیرێت بە تایبەت زەویە باشەکان ئەوانەی شوێنەکانیان بازرگانیە و بۆ پرۆژەی نیشتەجێبوون و بازرگانی بەکار دەهێنرێن. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.